از بزانبم داوی آگاهداری جی چنه لگل ومه فرمکوه. تمام سپاس جمال. دوان زانیاری اویا نزدیکی 900 اندامی کنگره دنجان داوا اگر حالا نبم زیادی کدوان زیادی نکدو نزانم چون میوانک ما به لو پرسم بزانم اوانی کدنجان داوا تاوکو استا چند کس دنجان داوا وکی عدو فرض کرتو ناوی او کسان راگیندید که درچونه دکتر محمد خورشید اندامی کنگره هر وکان دید با کمیته نواندی لگل ما بیت دکتر بخیر بی. بخیر بی دکتر. زانیاری تیه که چند کس دنجان داوا تای سفر مو دکتر. والله هر لگل لایم ورد لایم. عادة كان درنگتر دنگدن. فيم وگر ما بيت لحدودي 50 كسك ما بيت دنگ بدن. يعني 1000 كسك دنج داوا. وبروكوتاي يارو. شون بو؟ بالنسبة بنده كشوارم مؤتمر بجدار بم. بروسي مؤتمر وكو كرنفالي كي يكتر بيني نوي هفالانا. من خارج وكوي بروسا كهمو برجو بابا كان بابلين هذيك بخوي رنگێک تامێک و جیاوازیەکی تێدا بێ ئەوەی کە زۆر دڵخۆشمانی کرد مەسەلەی هەڵبژاردنەوەی جەنابی سەرۆک بە سەرۆک و هەردوو جێگری سەرۆک و ئەو وەفایی کە بۆ هەندێک لە کادرە خەباتکەرەکان و تێکۆشەرانی دێرینی حزب هەبوو و هەندێک لە تێکۆشەرانی دێرینیش کە بابڕین پاشکشیان کرد کە دوای ئەوەی مۆتەمەریش بابڕین سیقەی پێیان بەخشیەوە ئەنێومانەوە شتی زۆر جوان بوون بەناو کۆنگرەکە و کۆتا بەرگەش هەموو لایەکە زانین کە مەسەلەی دەنگدانی کاندیدەکانە کە پرۆسەیەکی تاقەت پڕوکێنەری ماندووکەری خۆشیشە بەڕاستی بۆچی بە دوای دەنگە گەڕان ئەو بەربژێرەکان بە دوای دەنگە گەڕێن ئەوان ماندووە بن بەڵامانەیە کە زیاتر ماندووە بن ئەندامانی کۆنگرن چکەوەندە بەربژێرە چێتە لایەن ینی نایڵێن ئیسراحەتکان فڵان وەفاکان بۆیانە بێ من بەرلەوەی وەفام هەبێ یان نا من باسی هەموویانەکەم پێشێکی خۆم داوای لە بردنیان لێ یەکەم بەڕاستی چکە بەڕاستی ماندوویانمان کردووە هەموویان لە ناو پارتی دیموکراتی کوردستان پرۆسەی وەفا لە سەرەتای دامەزرانەوە تا ئێستا هەیە وەفا لە ماڵی بارزانیەوە بۆ هەموو خانەدانی بارزان وفایان هەیە و تێکۆشەرانی دێرین و ئەو کۆمەڵێک خانەوادەی ئەسیلی ئەم پارتە هەن کە وەفایان بەرامبەر وەفای ماڵی بارزان هەیە بەسەم بۆ نمونە لە ڕۆشتنیان بۆ ئیتحادی سۆڤیەتی جاران رووسیای ئێستا ئاوارە بوون لە ئێران کۆڕە و شەڕی نەگریسی ناوخۆ خیانەتی 16 ئۆکتۆبەر ینی هەموو کاتێک بینی ئەو خانەوادە ئەسیلانە بەرامبەر بە وەفای ماڵی بارزان بۆ ئەوان ئەوانی جۆفایان هەیە تۆ دەرچوت بوویتە ئەندامی کۆمیتەی ناوەندی ئەم خەڵکە توانێەوە بە ئاسانی ببینێتەوە ئێستایان بینیت و داوای دەنجیان لێ یەکەیت ومێ دەکەم کە ئەندامانی کۆنگرە ڕازی بووبێتن بە من چکە نەتیجەکە ئەزانێ لەر حاڵەتێکە لەناو پارتیەوە هەیە کە دەرەنجامەکان پەسەند دەکرێت لەلایەن هەمومانە من باسی دەرچوون دەکەم ئەگەر دەرچوین من دۆ خەڵکەوە بە ئاسانی بینیتەوە بە ئاسانی ناتوانانی هەموو خەڵکەکە ببینیتەوە بەڵام هەوڵە دێن بە ئاسانی پەیوەندەکان چکە ئێستا وەسایلی کۆمیونیکیشن زیاتر هەوڵە دێ بە وەسایلی کۆمیونیکیشن ارتباطەکە بەقرار بکەیت دۆستی زۆر زیادمان بینی ئەم جارە زۆر زیاد بوون و کادری گەنجی خوارەوە زۆر هاتبوونە سەرەوە ئەوە یەکێک لە دڵخۆشەکان بوو تۆوتت چوارەم مؤتەمەرە بەشدارە بی بەڵێ جیاوازی ئەم کۆنگرێ و کۆنگرێ ڕابردووە چی بوو هەڵبەت من لە کۆنگرەی دەش دەنگ دەربوومە بەڵام بەشداری ئەندامی کۆنگرە نەبوومە لە ساڵی 89 منەوەی 2010 ئەڵێن جیاوازی ئەو 2010 هی ئێستا تەبەن مدەکە زۆرە دوان ساڵە لەوانێ حاڵەتەکان بڵێن ئەوەندە نەتوانین هەڵسەنگانە لەبێن هەردوو کۆنگرە بکەین مدەی کۆنگرەی 13 لە 2010 زیاتر بوو ئەکرا ئینسان بە پشودرێژی تەعامل لەگەڵ بابەتەکە بکە مدەی کۆنگرێ ئەم جارە هەوڵدرا کۆنگرەیەکی نەوعی و کورتخایانیش بێ و کۆنگرەی ئەحزابی جیهانیەکانی تر لە ئەوروپا و لە شوێنەکانی ترانی زۆر درێژخایەن نەبێ ئەوە یەکێک لە جیاوازیەکان بوو ماندووکەریش بوو لەگەڵ ئەوەیە بەڵام سریعتر بوو لە کۆنگرەکانی تر مەسەن بۆ نمونەیە مەجاران مناقەشاتی پەیڕۆ پرۆگرامی ئێستا باشترە لێی ئەو کات من بڕواناکەم هیچ بەربژێرێکەوە نەتوانای هەبێ هەڵسەنگانی هەردوو پەیڕۆ پرۆگرامەکە بکە بەڵام بە پێوەی کە پێشتر پەیڕۆ و پرۆژەی پەیڕۆ خۆمان بۆ ئامادە کرده بوو
هەندێک جیاوازی لە هەندێک ئۆرگان دروست بووە لە تەسمیات دروست بووە مەسەن ئێمە هەموو پارتیەکان پێمان خۆش عرفی پارتی وەکو کۆمیتەی ناوەندی بمێنێتەوە ئەنجومەنی سەرکردایەتیمان گۆڕی بۆ کۆمیتەی ناوەندی ناوی ئەنجومەنی سەرکردایەتەکانی پارێزگاکان گۆڕدراوە شێوازی کاریان گۆڕدراوە بۆتە باوڕێن وەکو مەکتەبی ڕێخستنێکی لە مەکتەبی ڕێخستن ئەو حاڵەتانە ئەو مەکتەبی ڕێخستنە کە پێشتر ئەنجومەنی سەرکردایەتی من بۆ یەک جیاوازیەکی تریش مەسەن ڕێژەی ئافرەت ئەم جارە لە سەرکردایەتی بەرزتر بۆتەوە بۆتە 150 بۆتە 150 بێ زیاتر بێت لەو کەمتر نەبێت ئینشەڵا هەوڵدەین ئەم جارە لەمەوەی دووە لە کۆنگرایاندا خۆیان دەرچەند پێویستیان بە کۆتاش دەبن ینی پارتی بتوانێت وا کەوادری خۆی پەروەردە بکە ئافرەت بابێنێ سەر ئەنجومەنی سەرکردایەتی پێشووتر کە لە پارێزگاکانە هەبوو بۆچی ناوی گۆڕدرا باشە هۆکارەکەی چی بوو ئێستا تۆ بەرپرسی لقی کەرکووک لەق بووی باشە سەرکردایەتی با بڵێن ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیان هەبوو ئایا بەریەککەوتن هەبوو لە ناو پارتی مەسلەی بەریەککەوتن نابێت کە پێڕەوی ناوخۆ بە شێوەیەکدا ڕێژراوە کە بەریەککەوتن دروست ناکات دەسەڵات دابێت مەبەستم لە دەسەڵاتەکانە مەسلەی ئەنجومەنی سەرکردایەتیەکان بەداخەوە دەسەڵاتەکانی ڕوون نەبوو و دەسەڵاتەکانی تەواو کار نەبوون ئەنجومەنی سەرکردایەتی بەگشتی ئەنجومەنێکی چاودێری هاندەرە ئەنجومەنێکی بڕیاردەر نییە ئەمە ینی گرفتی دروستە کرد بۆ نمونە گەر تۆ بتوانیت پلەیەکی حزبی ببەخشی ئەنجومەن ئەو دەسەڵاتەی نەبوو ئیلا باید بگەڕێتەوە بۆ مەکتەبی سیاسی شێوازی کاری ئەنجومەن لە پێڕەوی ناوخۆ ئەنجومەنێکی چاودێری هاندەرە پاڵپشتیکەرە بەڕاستی چاودێری هاندەر بوو یان بڕیاریشی دەرەکرد من پێم وایە مەزاجی شەخسی کاریگەری لە شێوازی کاری ئەنجومەنەکان هەبووە لەبەرەوەی کە دەسەڵاتەکان ڕوون نەبوون مەسەلەن ئەو کەسە بڕیاری داوە بەڵام کەسێکی تر لەوانەیە ئەو بڕیاری نەدابێ گەڕابێتەوە بۆ سەروی خۆی بۆ مەکتەبی سیاسی یا بۆ شوێنی تر بەڵام ئەم جارە هەوڵدراوە لە مەکاتبی ڕێخستنی پارێزگاکان ئەوانە تۆزێک ڕوونتر بێ ئومێدەوارم چکە ئینسانە بێت تەنفیز بکات جێبەجێ بکە ئەو کاتە کەم کوڕەکانی بە ئاسانی ئەدۆزێتەوە لە هەیکەلێتی حزبی دایم وایە تا چەند ئەم جارە بۆ پارتی کەرکووک ئەولەویەتترە کەرکووک لە هەرچەندە ئاڵێن ئەولەویەتە بەڵام ئەولەویەتتر کەرکووک لە تاریخی پارتی ئەولەویەت بووە جنابی بارزانی گەورەکەم بۆ زیاتکە جیاوازە بارودۆخ لەو شوێنانە جیاوازە جنابی بارزانی گەورە خۆی شۆڕشێکی کرد لە قوربانی بارزانی و ئێستاشە بینین کە ئەو حاڵەتە هەیە ئەم جارە جنابی سەرۆک بارزانی لە کۆبنەوەکانی پێشەکی و لە گرنگیدانی خۆشی داوای کرد کە ئێمە سنووری جوگرافی ڕەچاو بکەین کە ڕێژەی ئەندامانی کەرکووک گەرمیان لەگەڵ ڕێژەی ناوچەکانی تر ڕێژەیەکی جیاوازەوە بەداخەوە هەندێک لە لەقەکانمان بەهۆی بارودۆخی داگیرکاری ئەو ناوچانە با بڵێن بە حاڵەتێکی خاص هەڵبژاردن کرا و ڕێژەی کاملی پێ نەدرا ڕێژەکان کەم بوو ئێمە 175 ژمارە ئەندامانی کۆنگرێ خۆمانمان پێدرا بۆیە هەم جەنابی سەرۆک بارزانی هەم قیادەی قەدیم داوای ئەو پیشگیریان کرد ئێمەش لە سەردانەکانمان بۆ هەموو لەقەکان داوای ئەو پیشگیریەمان کرد ئێستا پارێزگای کەرکووک جیاوازە بۆ پارتی لە شوێنەکان ئەگەرنەوە کەرکووک بمبورێکە جیاوازیەکە بڵێم بۆی کە جاران مەسەلەن پارتی حزبی سێم و چوارەم بووە لە کەرکووک بەڵام ئێستا بەربژێری پارتی دەنگی یەکەمی بازنەی کوردیە جیاوازی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بەهێزترین حزبی کوردی لە کەرکووک جاران 51 لە سەد بوو ئێستا 10 لە سەد پارتی باش بەرەو پێش ڕۆشتووە جیاوازی نێوان مەسەن لە 2014 جیاوازی نێوان ئێمە و یەکێتی 160,000 دەنگ بوو ئێستا 24,000 دەنگ بۆیە پارتی تەسەورەکە کە بتوانێت لە کەرکووک زیاتر لەمە بەرەو پێش بڕوە باش لەو دەنگەوە تەسەورەکەم هەڤاڕانی ئەندامی کۆنگرەش ئیحتمام بەوە بدەن ئومێدمان هەیە کە هەندێک لە بەربژێرەکانی کەرکووک چانسی ئەویان هەبێت کە بگەنە کۆمیتەی ناوەندی کێ ئەگەڕێنەوە کەرکووک مەسلەی گەڕانەوەی کەرکووک چۆتە نێو بەرامجی حکوومەتی عێراقیەوە و لە منهاجی حکومی لە مەجلیسی نوابی عێراقیش دەنگی لەسەردراوە ئەو ڕێکەوتنەی کە پارتی دیموکراتی کوردستان و متحالفەکانی لە تحالفی ئیدارەتە دەوڵەکە ئەم حکوومەتیان پێکهێناوە چەند خاڵێکی تایبەت جێگیر کراوە کە مەسلەی ئاساییکردنەوەی کەرکووک مەسلەی ڕادستکردنەوەی بارەگاکانی هەموو لایەنەکان و ئەو خانوە داگیرکراوەکان لە هەموو شوێنەکان
ومسألة گۆڕانکاری لە پارێزگار و هەموو ئەمانەی تێدایە ئەمە حکومەت جێبەجێ بکات دەگەڕێنەوە کەرکووک لە ماوەی کابینەی ئەوە بەپێی ڕێککەوتنی تحالفی ئیدارەی دەوڵەت ئێمە لە بەلانی کەم ئەبێ لە 6 مانگی ئایندا بگەڕێنەوە کەرکووک بەڵام بەداخەوە ئێمە ئەزانین کە دەسەڵاتدارانی عێراقی هەر کاتێک بگەنە دەسەڵات بەڵێنەکانی خۆیان جێبەجێ ناکەن ئەم جارە کارەکەین بۆی بتوانین بەڵێنەکانی ئەوان جێبەجێ بکەین. سپاس بۆ دکتۆر محەممەد خورشید ئەندامی کۆنگرە هەروە کاندید بۆ کۆمیتەی ناوەندی کە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە شەم 1-2 ڕۆژە زۆر ماندوو زۆر سپاس بەخێر بێ دکتۆر زۆر سپاس.